شاری ماریپۆلی ئۆکراین بووە وێرانە و هیچ شوێنێک لە بۆردومانە هەڕەمەکیەکەی رووسیا دەربازی نەبووە، تەنانەت بەشێک لە باڵەخانەکان لەگەڵ زەویدا تەخت بوون. کۆنتڕۆڵکردنی ئەو شارەش گەورەترین دەستکەوت دەبێت بۆ رووسیا. شاری ماریپۆل بەهۆی گرنگیەکەی بۆ رووسیا پشکی شێری بۆردومان و ئاڵۆزیەکانی لە جەنگی ئۆکراین بەرکەوتووە و ئێستا بە شارە لێ قەوماوەکە وەسف دەکرێت. تیتینا لوماکینا ڕاوێژکاری سەرۆکایەتی ئۆکراین ڕایگەیاندووە لە سەرەتای دەستپێکردنی جەنگەوە تا ئێستا لایەنی کەم 5,000 کەس بە تەنها لەو شارە کوژراون و پێشبینیش دەکرێت ژمارەی کوژراوان گەیشت بێتە 10,000 کەس، چونکە هەزاران کەس لەژێر دار و پەردووی بیناڕووخاوەکان دەرنەهێنراون و بێسەر و شوێنن. وەزارەتی دەرەوەی ئۆکراینیش ڕایگەیاندووە ڕەوشی ماریپۆل کارەساتبارە و رووسیا لە وشکانی و ئاسمانی و دەریاوە هێرش دەکاتە سەری و لە بۆردومانەکان بۆ سەر شوێنەکان دەست ناپارێزێت. بەپێی ئامارەکان تا ئێستا 95 شارەکە خاپور بووە و 160,000 مەدەنی تر کە لەلایەن هێزەکانی رووسیاوە لەو شارە گەمارۆ دراون و هیچ پەناگەیەکیان نییە. هاوکات 7 نەخۆشخانە و 57 خوێندنگە زیانیان بەرکەوتووە و یان بە تەواوەتی ڕووخاون. پەرلەمانتارانی ئۆکراین دەڵێن رووسیا ڕێگە نادات بەکردنەوەی ڕێڕەوی مرۆیی لەو شارە و سیاسەتی برسیکردنی خەڵک پەیڕەو دەکەن. شاری ماریپۆل دەکەوێتە هەرێمی دۆنێتسکی باشووری خۆرهەڵاتی ئۆکراین، بەندەرێکی گرنگە لەسەر دەریای ئازوف و دەڕوانێتە سەر دەریای ڕەش. ژمارەی دانیشتوانەکەی 410,000 کەسە. کۆنتڕۆڵکردنی ئەو شارە گەورەترین سەرکەوتنە بۆ رووسیا و شکستی گەورە دەبێت بۆ ئۆکراین، چونکە 80% کەناراوەکانی ئۆکراین دەکەوێتە ژێر دەسەڵاتی رووسیاوە. چالاکی بازرگانی و دارایی کیفیش دەوەستێت و ئابوووریەکەی دەخنچێنێت و هێندەی تر لە جیهاندا دەبڕێت. چاودێران و پسپۆڕانی ئەمنی جیهانیش دەڵێن ماریپۆل هاوشێوەی شاری کروزنی شیشان و حەلەبی سووریای لێدێت.